ئامادەیە بۆ چارەسەر بەڵام نازانێت چارەنووسی بەکوێ ئەگا. هەمومان هەر ئەمرینی من ئەمەی کێسە هەمە هەموو سەعاتێکە مردنیەکە خۆم ئامادەکڕ بۆ نەشتەگەری و ئەبێ بڕۆم. هاوڕێ نزیکەکانی لێی کۆبوونەتەوە تا بیگەێنە نەخۆشخانە. مستەفا کێشی تا دەهات ڕووی لە هەڵکشانە کرد. بە کۆمەڵێک نەخۆشیەوە چووە ناو نەخۆشخانە. پزیشکەکان بەرنامەیەکی تۆکمەیان بۆ دابەزینی کێشی دەست پێ کرد تا بتوانن نەشتەرگەری بۆ ئەنجام بدەن. دوای 42 ڕۆژمانەوە لە نەخۆشخانە کێشی لە 270 کیلۆ دابەزی بۆ 202 کیلۆگرام واتە 68 کیلۆ لە کێشی دابەزی بە تەنها خۆپارێزی خۆراک. ئەو حەبانی کە بەکاری مێنایی زەخت و شەکرەوە ئەمانە ئێستا من نایخۆم حتا وەزعم بە تەواوی چاک نەبێ من ناتوانم چمە دەرەوە. بە قسەی دکتۆرەکانیش ئەبێ بکەم بە قسەی دکتۆرەکان دەرنەچم. هەموو ئەو نەخۆشیانەی کە بەهۆی قەڵەویەکەی تووشی بوو چارەسەر کرا. ئەو کات ئامادەکرا بۆ ئەوی باڵۆن بۆ گەدەی دانێن. پرۆسەکە دەستی پێکرد. تیمی پزیشکی پشکنینی تەواویان بۆ کرد و بە سەرکەوتووی باڵۆنیان بۆ گەدەی دانا تا کێشی زیاتر دابەزێن و نەشتەرگەری بچووکردنەوەی گەدەی بۆ بکەن. ماوەی مانگە زیاترە خسومانەتە سەر ڕێجیمێک پارێزێکی تایبەت پێوترێ پارێزی چیتۆ لەگەڵ کۆمەڵێ شێوازی ژیانی وەکو جوونی خواردن نەخواردنەوەی شلەمەنی لەگەڵ خواردن و تا کاژێری دوای خواردن تۆزێ جوڵان ئەم شتانەمان لەگەڵا بەکارهێناوە 68 کیلۆ دابەزیوە. باڵۆنەکەمان بۆ داناوە وەکو پردێک بۆ ئەوەی بەڵکو 50 کیلۆیشی تر دابەزێت ئەو سابەرگەی بەنجی گشتی بگرێ و ئێمە قارسی گەدەکەی بۆ بکەین. بۆی ڕۆژمان هەڵبژار لەبەرەوەی هەفتەیەکە لە کێش دابەزین وەستاوە. ئەم نەخۆشە پێویستی بە بەنجی گشتی نییە بەنجی تەواو پێویستی ئەم نوع نازور و بالونی گەدە پێویستی بە دەرزی خاوە کۆمەڵی دەرزی خاومانیاوەتە حتا نەخۆشە تۆزێ ئارام بێت هادێ بێت ڕازی بێت ئەو نازوورە و ئەو بالونە بۆی دانین. مستەفا ئەبێت تا چەند مانگێکی دیکە لە نەخۆشخانە بمێنێتەوە تا ئەو کاتەی کێشی بە تەواویدا ئەبەزێ و بە جەستەیەکی ڕێک و تەندروستێکی باشتر بگەڕێتەوە نێو کۆمەڵگا. دیار جەمال کوردستان 24 سلێمانی.